بەغدایەکان جەژنی قوربانی ئەم ساڵەیان بە جەژنی تەقینەوە ناو بردووە بەهۆی ئەوەی کە باری ئەمنی لەم چەند ڕۆژەی ڕابردوودا بەرەو ئاڵۆزبووندا ڕۆیشت و زۆربەی ڕێوبانەکانیش لەلایەن هێزەکانی پۆلیس و سوپای عێراقی داخراون. هاوڵاتیانیش دەڵێن ئەم جەژنەوان بە جەژنێکی مات لە قەڵەم دەدەین. الشعب بدون فرحة گەل خۆشی و شادی نییە، بەتایبەتی لەم جەژنەدا پێش تۆزێک لەگەڵ برادێکم دەدوام. بەڕاستی پێم دەوت من ڕقم لە جەژنە، خۆشی پێی دەوتم جەژن هەروە دێت و دەڕوات. بۆچی؟ چکە دۆخێکی خۆشی نییە، شتێک نییەوە هات لێ بکات دڵت خۆش بێت. جادەکان گیراون، تەقینەوەکان بەردەوامن، تاوانکاری بەردەوامن، ئیتر هەموو شتێک داڕماوە. مەراسیمی جەژن لە نێو شەقامەکانی بەغدا ون بووە و هەر هاوڵاتیەکیش سەدان یادگاری دڵتەزینی لە دڵدا. بالنسبة للكرادة عيد ما عندهم. يعني أنا مجمع سەبارەت بە کەڕەدە جەژنیان نییە. ئێستا ئەمە کۆمەڵە فرۆشگای لایتە. هەر لەوی زیاتر لە 100 هاوڕێم لەدەستا. خۆی زیاتر لە 500 کەسی لێ شەهید بوو. باشە ئیتر چۆن جەژن نەکەیت لە کاتێکدا ئەوانە 24 سەعاتە لەگەڵتا بوون. کەسوکاری قوربانیانی تەقینەوەکانی بەغدا لەم جەژنەدا سەردانی شوێنی تەقینەوەکان دەکەن و بە مەزاری خەم ئەم شوێنانە وەسف دەکەن و بە مەراسیمی مۆمدا گیرساندن جەژنەکانیان ساز دەدەن و لە لێدوانەکانیشاندا حکوومەتی عێراق بە کەمتەر خەم لە قەڵەم دەدەن. يردون يقضون على شباب العراق. خواستیان ئەوەیە گەنجانی عێراق لەناو ببن. ئێمە پێیان دەڵێن خەیاڵتان خاوە ناتوانن. ئێمە هەموو ڕۆژێک بۆ یادگاری و خۆشەویستی شەهیدەکانمان لێرە دەوەستین. ئێمە قوربانێکی زۆرمان داوە و ناتوانین لەمە زیاتر قوربانی بدەین. سیاسیەکانمان لەسەر کورسی دانیشتون و تەنها دەدزن و دەبن و مناڵەکانیان لە هەندەران و بۆ خوان حەساونەتەوە و خوێندنی باڵا دەخوێن و ئێمەش گەنجەکانمان ڕۆژانە دەکوژدێن. بەغدایەکان لە جیاتی کەیف و سەما پێشوازی لە جەژن بکەن ئەم ساڵەیان شارەکەیان بە کراسێکی سوور داپۆشراوە. بە دڵێکی پڕخەم و پەژارەوەش دەڵێن کوا جەژنەکەمان. سڵاح بامەڕی دەجێ ئەمریکا بەغدا.